پەیوەندی بە دەرونیەوە هەیە باز لە هەڵچوونی دەرونیەکە ڕەنگە زۆر کاتە لێک لێ ئێمە بەر هۆکارێک بێت دەروونمان نەئارام بێ تووشی هەڵچوونی دەرونی بین ڕەنگە زۆر کاتیش بەبینینی تابلۆیەکی لەم شێوازانە دڵ و دەروونت ئارام بێتەوە بۆ ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کارزان جەمال کە بەڕێزیان توێژەری دەرونین ئێستا لە ستۆدیۆ ئامادە فەرموو کارزان فەرموو بانی باش زۆر بەخێر بەخێر بێ بەخێر بێ کارزان بەخێر بێ کارزان بابەتەکەمان باز لە هەڵچوونی دەرونیەکەین بەڕای تۆ بینینی ئەم تابلۆیانە تا چەند کاریگەریە کار لەسەر هێوربوونەوەی دەروون بێگومان هونەرە جوانەکان ما بڵێن بەعام هەم شێوەکار هەم مۆسیقا هەم مەسرح بۆ ئارامکردنەوەی دەروون لە ئێستا جۆرە لە عیلاج بەکارهێنێ لە عیلاجە بە تایبەتی شێوەکاری کە هونەری دەربڕینی ناخی خۆتە زۆر جار هەم بە سیرکردنی وێنەکە زۆر جار مەسەن قەڵەم وەرە قەرەم کاغەزێن دەست کەسێک کە ناخی خۆی وێنە بکات لە ئەو وێنە کێشانەوە لەو دەربڕینەوانێ زۆر جار چارەسەرکارەکە ئەتوانێت گرفتەکانی بزانێت یان زۆر جار هەیە تۆ بینینی دیمەنێکی جوان شێوەکارێکی ئیشێکی جوانی کردووە لە ڕووی ئارامی و هەست بە ئاسوودەیەکەی لە ڕووی دەرونیەوە و هەستەکەی کە ژیان جوانی تیاماوە زۆر باشە کەواتە ئەمە بەتەنها پەیوەندی بۆ نییە کە کەسەکە خۆی کە تووشی هەڵچوونی دەرونی بۆ ئەو کەسە خۆی تابلۆ بکێشێ ئینجا بۆ نمونە کاریگەری ئەرێنی لەسەر کەسەکە دروستەکە نەخێ ڕەنگە زۆر کاتیش بەبینینی تابلۆی شێوەکارێکیش بە هەمان شێواز دەرونی ئارام بێتەوە ئەمە پرسیاری ئەوە بکەم هەڵچوونی دەرونی مەبەست لێی چییە بۆ نمونە چ شتێک ئەچێتە بابەتی هەڵچوونی دەرونیەوە بێگومان مرۆڤ کە گوزرانی حیاتی بەڕێوەبار لە ماوەی ژیانی خۆیان لە هەموو قۆناغەکانیان مناڵی بێ هەرزەکاری بێ گەورەبوون و پیربوون بێ ڕۆبڕووی کۆمەڵ شتە بێتەوە لە ژیانێک کە تووشی هەڵچوونیەکە تووشی انفعالاتێکات ئیتر ئەم بارودۆخە هەرچیەکە خۆشیە ناخۆشیە ئیتر سوزان باری ئابووریە تەندروستی هەر بارێکە لەبەرەوە هەموو ئەو بارودۆخی کە ئینسان تێکەوێت لە ڕووی دەرونیەوە جۆر لە شڵەژانی لا دروست دەکات ئەتوانین بڵێن گرفتە دەرونیەکانی لەلا دروست دەکات کەواتە ئینسان هەمیشە بەرامبەر ئەو شتانی لە حیاتیان ڕۆیات و شڵەژانە بێت زۆر کەس بەرامبەر ئەم شڵەژانە ئاسایی مامەڵی لەگەڵاکە و دوای ماوەیە ئەڕوات بەڵام زۆر کەسەی لەگەڵ یامێنێتەوە ئەمە پێویستی بە کەسایەتی و معریفە و بە ڕۆشنبیری کەسەکەەوە هەیە بێگومان زۆر باشە زۆر کات هەمیشە مرۆڤەکان ئەگەر چەنە تەندروست بن کۆمەڵە بارودۆخی دەرەکی بەردەوام کاریگەری هەیە لە سەلانی دەرونی ئێمەش بە تایبەتی چەند وڵاتێکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کابینی بەردەوام بوونی جەنگ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چەند کاریگەریی خراپ لەسەرمان ڕێکدانەوەی هەیە و لە ڕووی ژینگەکەشمانەوە لەوانێت زۆر کات گرفتمان بۆ دروست بێت ئەمانە وامان لێکا کە هیچ گرفتێ لە خۆمانە نییە بەڵام ئەو کاریگەرە دەرەکیانە وامان لێکا بەردەوام هەڵچوونی دەرونیمانە بێ بەردەوام نەتوانین وەکو کەسێکی ئاسایی ڕۆژانە مامەڵەکەین بەردەوام پێویستمان بۆیە کە گەشێک هاوکاریمان کەواتە ئێمە ئەمڕۆ بابەتە سەرچەکەمان باسی زاڵبوونەکەین چۆن بتوانین ئەو ڕێگەیانە بگرینە بەر چۆن بتوانین ئەو خاڵ و پیۆرانە بگرینە بەر کە بتوانین ئەگەر کەسێکی ئاسایینین بتوانین خۆمان ڕاگرین بەرامبەر کێشە دەرونیەکە لە ڕاستیە ئێمە ئەگە بمانوێت بە دووبین لەو مشکلانە ناتوانین چکە ئینسان کاینێکی اجتیماعیەوە بەدەوام تێکە لەگەڵ کۆمەڵگە لەگەڵ بادوخە کە کۆمەڵگەی تایە ئەو جەناب باسی کرد شەڕ و گرفت و نەبوونی و نەخۆشی و هەموو شتانە بەرکەوتی لەگەڵ من و تۆیە هەیە بەردەوام لەبەرەوە ئێمە ناکرێت بڵێن ناتوانین بەر ئەو شتانەکەوین بەڵام دوای ئەوە چی بێت کە بەرکەوتنەکە ڕوویاوەکو جەناب باسە کرد چۆن تەعامل لەگەڵ بادۆخەکەیاتی چۆن ئازایانە با بڵێن سەربەرزانە بە کەمترین کێشە لە بادۆخەکە دەرەچی ئینسان هەمیشە بۆ دەربازبوو لە بادۆخەکان ڕێگە چارەی پێیە بەڵام مشکلەی گرفتی دەرونیەکان ئەوەیە کەممان ئەتوانین زانستیانە مامەڵی لەگەڵا بکەین مەسەن زۆر جار کابرا لە قەرزاریک زۆرە خۆیە کوژە زۆر جار نەخۆشیی کوشندەیە خۆیە کوژە زۆر جار یعنی ئەمانە ضعیفی کەسایەتی ئینسانەکە دەرەخا بۆی کە ناتوانێت بەرەنگای ڕوواکان بێتەوە ئێمە زۆر کەس دەبینین ئوستاز کە بادۆخی زۆر زۆر خراپە و هیچ ئەمە نەماوە لە حیاتیە بەڵام لە نەبوونەوە بوون دروستەکان لە نەبوونی ئەمەل دروستەکە بۆ حیاتی خۆی مەسەن کەسێکە خاوەن پێویستی تایبەتە بەڵام زۆر لە من و تۆ چالاکی و بەرهەم و کاریگەری زۆرتر لە کۆمەڵگەیە کەواتە جۆری ئینسانەکە دەورەبینێت چۆن ماوەڵگە لەو شتەیەکە هەروەها پەرۆدەی خێزانەکەی کە چۆن پەرۆدە کراوە چۆن بە ڕووی کێشەکان بێتەوە بەداخۆ لە مشتەمەیە کە ئێستا ئەم سەردەمە من هەمیشە ئاڵێم ئەوانەی لە دوای 2000 لەدایک بوون بەڕاستی کەسایەتێکی زەعیفیان هەیە بۆ لەبەرەوەی زۆر بەناس پەرۆدە کراون و بادۆخی ئابووری و کاتە باش بوون کەم ناڵ بوون لەبەرەوە زۆر شتەکانیان بۆ دابین کراوە لەبەرەوە کەسایەتێکی زەعیفیان هەیە کە ئەم کەسایەت زەعیفە شتە کۆمەڵگەوە
طبعا دایک واگ لەگەڵ یانین و کەسی نازیان هەڵگرێ لەبەرەوە بە کەمترین ئاستەنگ بە کەمترین گرفت تووشی کێشا بن دەستوەسانە بن لەبەرەوە گرینگە لە پەروەردەکردنی خێزان و فێری بین چۆن بەرەنگاری کێشەکانە بینەوە ئەبێ دایک و باوک مناو ئامادە بکەن بۆی کە سبەینی کێشەیە ڕوویا چۆن تەعاملی لەگەڵاگا خۆی نەک بە هاوکاری خەڵک ڕاستە زۆر کێشە هەیە بەتەنێت تۆی چارەسەریکەی بەڵام زۆر گرفتی دەرونی هەیە و کۆڵچوونەکان کە باسمان کرد ئینسان توانێت بە کەسایەتی خۆی بە شخصیت خۆی بتوانێت خۆی بەرەنگاری بێتوانێت زۆر باش شکاوتە کاکارزان لە چ کاتێکە ئەم هەڵچوونی دەرونی ئەم شڵەژانی دەرونی وەکو بابەتێکی بۆ یاخود ئەچێتە چوارچەوەی نەخۆشیە و لە چ کاتێکیشا وەکو حاڵەتێکی ئاسایی تەماشاکرێت لە زانستی دەرونیە ئەڵێ هەر بارودۆخێک کە ڕوو ئەیات کارگی لەسەر ئینسانە بێت و کارگی لەسەر دەرونی ئینسانە بێت بەڵام گرفتەکە لەوێت کەم کاریگەریت قوڵ بێت و بەردەوام بێت بۆ نمونە تۆ کەسێکی عەزت لە دەستیت ئاسایی بێتاقە دەبێت و بێزارە بیت ماوەی بێتاقە دەبێت بەڵام ناتەبیعیەکە ئەوەیە کەم بارودۆخە بەردەوام بێ و ماوەیەکی زۆر تۆ بێتاقە بی مەسەڵەن کەسێک 5 ساڵەوە پێش مەسەڵەن دایکی عەمری خۆی کردو یا باوکی عەمری خۆی کردووە ناکرێ ماوەی ئەم 5 ساڵە ئەم کەسە کە ئابە لە یاق خەمۆکی هەبێت لەبەرەوە یا بۆ منە شەڕێ ڕوویە لە وڵاتەکەدا یا ماڵوێرانکار یا بۆ ئەسەم بارودۆخی کە هەمانە نەخۆشی کۆرۆنا با بڵێ تەمان لە ڕووی دەرونیەوە دوای دەرەکەوێت چ کاریگەری خراپی گۆسەدمان چی لێ سەرنوی دێتوانێ بەڵام گرنگەوەیە کەواتە بەنەمانی بارودۆخەکە ئەبێت دەرونیمە ئاسایی بێتوانێ بەس کاتێک کە بەردەوام بۆ بێتە نەخۆشی یعنی تۆ بۆ نمونە وەکووتمان تۆ بەردەوام دوای 10 ساڵیتر هەر لەم بارودۆخەیە بیت یا بۆ نمونە تۆ شەڕێگە بینی حاڵتی کوشتن ئەبینیت بێتاقە دەبی بەڵام دوای ماوەیە بە حکمی زۆر کات ئێمە کە باسی ئەو دیاردە دەرونیە ناکەین لە تاکەکانی خۆمانە ئەوەشی کە زۆر جار خەڵکانێکی زۆر هەستیان کردو بووی کە توێژینەوەی لەسەرکەن یا گۆڵساندانگن لە کۆمەڵە کەسە زۆرترین ئەو کەسانەی کە تووشی نەخۆشیە دەرونەکانە بنەو کەسانن کە لەناو خۆیانە شتەکان کۆکەنەوە بەردەوام دەربڕینیان نییە بەردەوام ئەوی کە بەریەکەوێ بە ڕۆژانە بەردەوام لە ناوی خۆیانکاتەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەم کەسە ببێتە نەخۆشیێکی درێژخایان لەسەر ژیانی و دوجاری چارەسەرەکەی قورس بەتەکی باسمان کرد کەسایەتی ئینسانەکە معریفەی ئینسانەکە ڕۆشنبیری ئینسانەکە دەوری هەیە بۆی کە چۆن بەرەگانی کێشەکانە بێت وەکو بەڕێزە باسە کرد زۆر کەژێت لە بچووکترین گرفتە چۆگایەت لە بەرامبەر بچووکترین حاڵتا کە ڕوو ئەیات دەسەوەسانەوە سێت ئەمە پەیوەندی وەکووتمان پەروەردەکەەوە هەیە دام پەروەردەیە خێزانیە کۆمەڵایەتیە توزانم ڕۆی قوتابخانەیە هەموو پەروەردان دەوری لەسەر دروستکردنی کەسایەتی کەواتەکە کەسایەتەکە بەهێز بێت و بەقووەت بێ فێریۆ کرابێت چۆن بەرەگاری ئاستەنگانی حیات بێتوانێ هەمیشە بەرامبەر گرفتەکانە سەربەرزەوە احتیاجی وەستێ بەڵام ئەگەر پێچوانەوە وەکووتمان بە ناز گەورە کرابێ و فێری بەرەنگابوونی کێشە نەکرابێ هەمیشە هەوڵێەوە درابێت کە خەڵک یارمەتی با لە کێشەکانە بەداخەوە من هەرزەکاری بۆلام تەمەنی 18 ساڵە مثلا ناتوانێت بخۆی بڕیارە بەجلێ لە بەرکات سعاتێ بکڕێت توزان مۆبایلێ بکڕێت ئەڵێ دایکواقم هەوکاری مەکان ئەمە دروستکردنی کەسایەتێکی زعیفە و تەسی بۆ لە کۆمەلگاکە لە خۆیەکە لە خێزانەکەیەکە سبێنی لە مناڵەکانی خۆیەکە لەبەرەوە جۆری کەسایەتەکە گرنگە کە کەسایەتێکی بەهێز بێت بەرامبەر گرفتەکان زۆر باشە لە چ کاتێکە ئەو کەسانە پێویستیان بۆیە کە سەردانی توێژەری دەرونی بکەن سەردانی پسپۆڕێکی دەرونی بکەن پزیشکێکی دەرونی بکەن بۆ ئەوی کە چارەسەر وەرگێت و گرفتەکان لا قورستر نکات ئەو زۆر گرنگە بەڕاستی کە ناوێت پشتگوێ خرێن بارودۆخانە وەکووتمان ئەگە بارودۆخەکە زۆر مایەوە لە حاڵتی ناتەبیعی دەرچوو مثلا حاڵتی ئاسایی چیە بۆ منەوەکووتمان تۆ بارودۆخێکە بینی شتێکە بینی دوای 3-4 ڕۆژ ئاساییە بیتوانێت بەڵام ئەگەرمە بەردەوام بوو و تون بوو لەسەری ئەگەر کەسەکە خۆی ئەو سەقافەتەی هەبوو ئەو ڕۆشنبیری هەبوو سەدانی کەسێکی پسپۆڕی کرەوە زۆر باشە ئەگەر نە ئەبێ و کەسەکانی نەچوادەوری هاوکاری بکەن دایک باوک خوشک برا سەرەتا بە قسەکردن لەگەڵ یا کە پێ بڵێن تۆ بارودۆخت باش نییە وە کەسەکە خۆشی هەستەکە مەسەلەن پێش ڕووداوەکە بارودۆخی چۆن بۆ ئێستا چۆنە لەبەرەوە گرنگە و کاتە دەخۆلی کەسی یان زۆر کات کەسەکان خۆیان بەلاوە ئاسایی ئەڵە من هیچ کێشەیەک نییە دان بە گرفتەکەی خۆیان نانێ بەڵام چواردەورەکەیەتی بێگومانێکێ لە دۆزینەکانی کێشە دەرونیەکان تێبینیە تێبینی کەسانی چواردەوە کە تۆ بزانیم کەسەی کە لەگەڵتایە و کوجاران تەعامل ناکە بەڵام گرنگتری شت ئەوەیە ئەبێت کەسەکە خۆی دان بەوە دابنێت کە گرفتی هەیە چۆ کاتە چارەسەرەکە ناڕەحە دەبێت مەسەڵەن تۆ کەسێکە هێنی ئەڵێم کەسە گرفتی دەرونی هەیە من کە قسەی لەگەڵاکەم هیچ مشکلەیەکم نییە ئەمە تۆزی قورسە تۆ تەعاملی لەگەڵیا لەبەرەوە کەسەکە خۆی قەناعەتی بارودۆخەکە هەبێت ئەمەش پەیوەندی ئەگەر قەناعەتی بە بارودۆخەکەی خۆی نهێنا بڵێ هیچ گرفتێکم نییە ئەوە ئەشێت بڵین بۆ نمونە ئەم کەسە چۆتە حاڵەتێکی مەترسیدارترەوە چۆتە قۆناغێکی قورسترەوە بۆیەدان بە خۆیانان جۆری گرفتەکە دەورە بینە بەڵا زۆر گرفت هەیە مەسەڵەن قەلەقی کابە زۆر خەتەر نیە لەسەری زۆر باشە باسی بابەتێکە کردوتی پێویستە کەسەکە
خۆی بێڵێت خۆی بڵێ گرفتەکەی چێت زۆر جار کەسەکە لەبەر لەوانەیە هەندێ کێشەی کۆمەڵایەتی نەتوانێت لە ناحیاتی دەری بڕێت لەوانەیە لەبەر چوار دەورەکەی و کەسەکانی کە نەتوانێەوە بکات بەڵام هەندێک کەسمانەیە خۆی لە سروشتی خۆیە کەسێکی لێبوردەیە کەسێکی لەسەر خۆیە زۆر ڕوبەڕوویە بێتەوە لە ژیانیا ئەتوانێت بە هێواشی کاری لەسەر بکات و بشتوانێت بە قۆناغ چارەسەریکە کەواتە ئەمەوەکو کۆتا پرسیارم ئەم کەسانە چەندەتوانن سوود بە کەسانی بەرامبەر بگەێنن ئەو کەسانەی کە ناتوانن لەسەر خۆ بن و ئەو گرفتانیان وایەن لێکا کێشەی دەرونیان بۆ دروستەکە چونکە زۆر جار ئێمە و تومانە بەسەرخۆی قسەکردن لەگەڵ بەرامبەرەکەدا بەردەوام ڕاکێشانی کۆمەڵێک زانیاریە لەو کەس من هەمیشە وتومە بەڕاستی هاوڕێی باشترین دکتۆر و باشترین چارەسەرکارە بۆ ئینسان و ئینسان ئەبێ هەمیشە کەسێک هەبێت کە جێ متمانەی بێت جێ سیقەی بێت و هەمیشە بەدام قسەی لەسەرکە ئەوەی بەڕێزە باسەکە زۆر کەسەیە خودی خۆی چارەسەرکارێکی زۆر باشە لەگەڵ نەشی خوێنەوە بەڵام کە تۆ قسەی لەگەڵاکە ئەو قسەت بۆ کە قسەکانی زۆر کاریگەری هەیە لەسەرێ لەبەر دەوری هەیە بە تاکید و برادری باش هەمیشە جێگەی دکتۆری زۆر باش ئەگرێتەوە زۆر جار من بینیوە مەسەلەن کەسەکە لە حاڵێکی زۆر خراپە بووە بەڵام مجرد هاوڕێکی لەگەڵ یا بۆ سێ چوار ڕۆژ قسەی بۆ کردووە بەردەوام لەگەڵ یا بۆ نێشتۆ بە تەنیا بێت با دۆخی ئاسایی بۆ تەوانێت زۆر باشە دەستە خۆش بە کاک کارزان سوپاس بۆ تاوی زانیاریەکانە